بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە. بەڕێزان، ئێمە ئەمڕۆ هەوڵ دەدەین باسێک لە تەکنەلۆجیای مۆبایل بۆ ئێوە خۆشەویست بکەین. ئێمە هەوڵ دەدەین زۆرترین زانیاری دەربارەی مۆبایل بۆ ئێوە خۆشەویست ڕوون بکەینەوە و باسی بکەین. بینەرمان بن. کۆمپانیای ئەسێ کۆمپانیایەکی گشتی سنووردارە بە فەرمی لە 25/2009 دامەزراوە و بنکەی سەرەکی لە هەرێمی کوردستان شاری سلێمانیە. لە بواری بازرگانی مۆبایل و ئەلکترۆنیات و تەکنۆلۆژیای زانیاری و سیستەمی کامێرای چاودێری کار دەکات. کۆمپانیای ئەسێ نووسینگەی لە وڵاتی ئیماڕات، شاری دووبەی و لقی لە شارەکانی هەولێر و کەرکووک هەیە. لە ناو شاری سلێمانیدا لقی سەرەکی لە تەلاری سیروانی نوێیە لە چەقی بازاردا و لە بازاڕەکانی سیتی ستار، سیتی سنتەر، ماجدی مۆڵ و فامیلی مۆڵ لقی هەیە و نوێنەری هێڵی ئەنتەرنێتی تیشکنێتە. کۆمپانیای ئەسێ لە سەرەتای دامەزراندنیەوە لە دوکانێکدا تەنها لە بواری بازرگانی مۆبایل و بوارەکانی تری تەکنەلۆژیای زانیاری کاری دەکرد. قۆناغ بە قۆناغ بەرەو پێشکەوتن ڕۆیشت تا ساڵی 2013 بیری لە بەرهەمهێنانی مۆبایل کردەوە بە مارکەی کوردی و لەسەر داواکاری و دیزاین و ناونیشان و تایبەتمەندی دیاریکراو کە لەلایەن ڕاوێژکاران و سەرپەرشتیاری بەرهەمەوە لە کۆمپانیای ئەسێ دیاری کراوە. سەرنجام بەرهەمێکی مۆبایلی لێکەوتەوە بە ناوی ئەسێ و سەرەتا لە مۆبایلە ئاساییەکانەوە دەستی پێکرد کە مۆبایلی A500 و A501 و چەند بەرهەمێکی دیکە بوو. پاشان لە گەڵگەشەکردن و بەرەوپێشوونی بواری تەکنۆلۆژیای مۆبایل، کۆمپانیای ئەسێ لەو پێشکەوتنانەدا دانەبڕا و نەوەیەکی نوێی براندی ئەسێ بەرهەمهێنا. یەکەمین کۆمپانیای کوردیە مۆبایلی زیرەک بەرهەم بهێنێت کە هەریەکەیان بە دیزاین و تایبەتمەندی زۆر نایابەوە خرانە بازاڕەوە. بەدەر لەوەی خاوەنی براندی تایبەتی فلاش و میمۆری ئەسێیە، لە ئێستادا خاوەنی 17 بەرهەمی تایبەتی خۆیەتی کە بریتین لە مۆبایلە ئاساییەکان S1، A2008، A500، A600، A600S، A501، A515، A525. تابلێت A2000، A2200، A2300. مۆبایلە هۆشمەندەکان Q1، Q2، Q3، Q4، Q5، Q6. نوێترین نەوەی نوێی براندی ئەسێش مۆبایلی ئەسێ Q6ە کە دیزاین و تایبەتمەندی زۆر سەرنجڕاکێشە و ئێستا شانبەشانی مۆبایلەکانی تر ڕکابەری دەکات. خاوەنکار و ئەندازیار و کارمەندانی ئەسێ بەڵێنی بەردەوامی و دانەبڕانیش دەدەن لە پێشکەوتنە تەکنەلۆژیەکان و ڕۆژ بە ڕۆژ براندە تایبەتەکەیان بەرەو پێش دەبن تا دەیکەنە مارکەیەکی جیهانی. بە شێوەیەکی گشتی بەرهەمەکانی مۆبایل و تابلێتی ئەسێ لە بازاڕەکانی کوردستان و وڵاتانی دراوسێ داواکاری زۆری لەسەرە کە ئەمەش بەهۆی بەرزی کوالەتی و ناوازەیی لە دیزاین و تایبەتمەندی و گونجاوی لە نرخ و شێوازی فرۆشتندا هاتووەتە دی. هاوکات بریکاری چەندین کۆمپانیای گەورەیە بۆ ئامێرەکانی مۆبایل و ئەنتەرنێت و سیمکارت. ئێستا لە هەوڵیەوەدان کە براندە تایبەتەکەیان بکەنە براندێکی جیهانی. کۆمپانیای ئەسێ خاوەنی چەند ئەندازیارێکی ناوخۆیی و بیانی زۆر شارەزایە دەیان خێزان بژێوی و کارکردنیان لەم کۆمپانیایەدایە. بە تایبەت لەم قەیرانە داراییەی ڕووی لا هەرێمی کوردستان کردووە توانیوێتی کلێنێکی باش بۆ ئەو خێزانانە پڕ بکاتەوە و پێداویستیەکانی هاوڵاتیانیش بە باشترین کوالەتی و هەرزانترین نرخ دابین بکات. کۆمپانیای ئەسێ لە چەند بەشێکی جیاواز پێگاتووە کە بازرگانی تاکوکۆ دەکەن و بریتین لە بەشی فرۆشتنی مۆبایل. کاتیایدا مۆبایل و ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ و مۆبایلی کۆمپانیا بەناوبانگەکانی دیکەی جیهانی تیادا دەفرۆشرێت کە لەو بوارەشدا پێشەنگ بووە و هاوکات ڕۆژی بڵاوبوونەوەی مۆبایلە نوێیەکان لە جیهاندا کۆمپانیای ئەسێ ئەو مۆبایلانەش دەخاتە بازاڕی کوردستانەوە. بەشی پرۆگرام لەم بەشەدا سەرجەمە و پرۆگەرامانەی کە هاوڵاتیان پێویستیان پێیەتی لە ئامێرەکانیاندا بۆیان دادەبەزێنرێت و دەتوانن سوودی لێ ببینن. بەشی چاککردنەوە لەم بەشەدا چەندین ئەندازیاری زۆر شارەزا و کارامەکار دەکەن و سەرجەم گرفتە ئەلەکترۆنیەکان و پارچەکانی مۆبایل چاک دەکەنەوە. بەشی ئەنتەرنێت لەم بەشەدا هێڵی ئەنتەرنێت و ژمارەی تایبەتی سیمکارت بۆ هاوڵاتیان دابین کراوە و دەفرۆشرێت. بەشی ئیکس سوارات
لەم بەشەدا پارچەکانی جوانکاری و پارچەکانی دیکەی مۆبایل دابین کراوە و دەفرۆشرێت. بەشی دەستی دوو لەم بەشەدا مۆبایلی بەکارهاتوو لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپی هاوردەی کوردستان دەکرێت و دەفرۆشرێت. بەشی کارت لەم بەشەدا کارتی پڕکردنەوەی باڵانسی مۆبایل و ئەنتەرنێت دەفرۆشرێت. بەشی ئۆنلاین خاوەنی پێگەی ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تایبەت بە خۆیەتی هاوڵاتیان دەتوانن لە ماڵ و شوێنی کارەکانی خۆیانەوە لە ڕێی ئۆنلاینەوە بەرهەمەکانی ئەسێ و پێداویستەکانی دیکەیان بکڕن و با شێوازی تایبەت پێیان دەگەێنرێت. لە هەمان کاتدا دەتوانن لە ماڵپەڕە جیهانیە بەناوبانگەکانی ئیبەی و ئامازۆن ماڵپەڕەکانی دیکە کاڵا بکڕن و ئەسێ بۆتان دەگوازێتەوە و دەیگەێنێتە دەستان. بەنسبەت وشەی ئەسێ وشەیەکی کوردیە کۆن لە کوردەواریدا بەردە ئەستێ هەبوو بۆ ئاگرکردنەوە بەکاردەهات وەرگرتنی ناوی ئەسێ لە بەردە ئەستێەوە هاتووە هەروەها هەڵبژاردننی ئەم ناوکردنی بە براندێکی جیهانی ئەوەیە کە ناوی ئەسێ ناوێکی سووکە لەسەر زمان بە ئاسانی دێت هەروەها بۆ فەیکردن یاخود تەقلیدکردنەوە تەقلیدکردنی زۆر کەمە ئەستەمە ینی شتێک نییە لەو نزیک بێ بتوانی تەقلید دیکەی بۆ نمونە تۆ ناوی دەریات هەیە ئەگەر بتەوێت تەقلیدی دەریا بکەیت بە ئاسانی ئەتوانی تەقلیدی بکەی و ناوی زەریا بەکاربێنی. کۆمپانیای ئەسێ بە دەیان ساڵە خزمەت گوزاری ئەلکترۆنی فرۆشتنی ئەمریکانی پەیوەندی و سیستەمی چاودێری پێشکەش دەکات. هەروەها لە ساڵانی ڕابردووە کۆمپانیای ئەسێ یەکێک بۆ لە بەهێزترین ناوەندەکانی فرۆشتن بۆ براندە جیهانەکان بەڵام خۆشبەختانە ئێستا کۆمپانیای ئەسێ براندی تایبەت بەخۆی هەیە و ڕکابەری لەگەڵ براندە جیهانەکان دەکات. کاک سۆران ئەمەوێ باسێک لە دروستکردنی مۆبایلکەین ئایا ئێمە زۆر بەمانەزانین مۆبایل بەکار بێنین بەس لەوانەیە زۆر کەمێکمان فکرەی دروستکردنی مۆبایل بزانین ئایا چۆن مۆبایل دروست ئەکرێت؟ بەڵێ دروستکردنی مۆبایل لە بۆردێک پێک دێت پاشان لە کۆمەڵی ئەنتیگرێت پێک دێت کاچێتە سەر ئەم بۆردا پاشا ئەم ئەنتیگرێتانەش لە کۆمەڵی پارچە پێک دێت بە تایبەتی وەکو هارد وەکو ڕام وەکو CPU ئەمانە هەڵەسن بە ئیشکردنی مۆبایلەکە ئەم پارچانش لە کۆمەڵی وڵات دروستەکرێ CPU هارد بە تایبەتی لە وڵاتێک وەکو تایوان کە وڵاتێکی زۆر بەناوبانگە لە دروستکردنی ئەنتیگرێتە بە تایبەتی CPU ڕامەکەی وڵاتێکی وەکو یابان لە کامێرەیە دروستکردنی کامێرە و شاشەیەکی زۆری دروستەکرێت وڵاتێکی وەکو کۆریا بە هەمان شێوە کامێری مواصفات بەرزی تیا دروستەکرێت وڵاتێکی وەکو ئەمریکاش بە هەمان شێوە وەکو یابان وەکو سین وەکو تایوان وەکو ئەمریکا بۆردی تیا دروستەکرێت بۆردێکی زۆر لە وڵاتانە دروستەکرێت. ئەمە سەبار بە دروستکردن بەس کۆکردنەوەی ئەم پارچانەی کە لە وڵاتە جیاوازان دروستکرا لە چ شوێنێک ئەمە تەرجمەعەکە کۆکرێتەوە ئەکرێت بۆ مۆبایلی کە ئێستا ئێمە لە بەدەست ئێمە بە تاکید وڵاتێکی وەکو سین ئەتوانم بڵێم تەجمیعی زۆربەی مۆبایلە بەناوبانگەکانی جیهانە وەکو ئەپڵ هەتا وەکو سامسۆنگیش هۆکاری ئەوە چییە کە تەنیا وڵاتی سین ئەتوانێت بە حکمی ئەوەی کە ئەو وڵاتانە ئەگەر کارمەندێک لە وڵاتێکی وەکو ئەمریکا یان وەکو لە وڵاتێکی وەکو وڵاتانی ئەوروپا ئیشکات بە پارەیەکی زۆری شەکات و هەر شەریکەکانیش خەسمێکی زۆریانەوێ بۆ تەجمیعکردنی ئەم مۆبایلانە بەڵام وڵاتێکی وەکو سین بە حکمەوەی خەڵکێکی زۆری تیا دانیشتوویەکی زۆری هەیە دروستکردنی مۆبایلەکان کۆکردنەوەی مۆبایلەکان تەجمیعی مۆبایلەکان بۆیە زیاتر لە وڵاتێکی وەکو سینەکرێت. حەزەکەم بینە سەر باسکردنی پارچەکانی مۆبایل لەسەر مۆبایلێکی لە بەردەست ئێمەیە لە چی پێک دێت؟ ئەم مۆبایلانە لە دروستکردنەکانە شەریکە مامناوەندەکان مۆبایل لە پلاستیک دروستەکە بە حکمەوەی پلاستیک مەبەستت مادەکەیەتی بەڵێ
مادەکی لە پلاستیک دروستەکرێت. ئەو شەریکە مامناوەدانە پلاستیک بەدەستێنانی پلاستیک زۆر ئاسانە. مارکەیەکی وەکوە سێ کە ئێمە لە چووەنەوە دەستمان پێ کردووە، چووەن، چوودوو، چووسێ لە پلاستیک دروستمان کردووە. پلاستیک لەبەرەوەی ئاسانتر و هەرزانتریشە بۆی خەڵک بتوانێت بیکڕێت. بە تەحەکومکردنیش پێوەی ئاسانترە بە تەکید، بەڵام پلاستیک ئەو کێشەی هەیە بۆ ڕووشان زوو ئەڕووشێت. بەڵام لە دوای کیوسێوانە ئێمە کردومانە بە شوشە مارکە گەورەکان ئێستا لە دروستکردنی مۆبایلە شوشە بەکارێنن، پاشان کانزە. ئێمەش لە دوای کیوسێوانە دەستمان کرد بە دروستکردنی Q4 Q5 بە شوشە. ڕوو پۆشەکەی شوشەیە لە دروستکردنەکە. شوشە ڕەونەقێکی زۆر جوانتریا بە مۆبایل، بەڵام بۆ ناسکی زۆر ناسکە ئەبێت احتیفازی پێوە بکرێت بپارێزێ بۆی لە کەوتن لە تەڕبوو. Q6مان هەیە بە هەمان شێوە، ئاخر جۆری مارکەی ئەسەیە کە لە کانزا دروست کراوە. کانزا قۆتێکی باشی هەیە، بەرگەیەکی باشە گرێت، بەڵام لە Q5ەکەوانێ ئێمە بەسمەمان بەکارێناوە کە ئەمەش دیزاینێکی تازەی مۆبایلە پێشکەوتەکانی جیهانە. کۆمپانیا ئەسێ هەڵساوە بە دروستکردنی بەسمە لەسەر مۆبایلەکانی بە تایبەتی لە Q5وانێ دەستی پێ کردو. بەڵێ من ئەمە ئێستا باسێک لە لەمسکەین. ئایا ئەگە بەراوردێ بکەین لە نێوان لەمس و دوگمەی پێشوو کە بەکارمانێنە کیبۆرد بەڵێ ینی چ پرۆگرامێک هەیە کە وا ئەکات ئەو لەمسە ئیش بکاتەوە بە دەست بە لەمس حرەکەی پێ بکەیت و ئەو مۆبایلە ئیش بکات. ئەمە باسێک لە بکەین. هەم کیبۆردەکە هەم لەمسەکەش ئەنتیگرێتێکی تا ئیعازە نێرێ بۆ لەمسەکە کە ئەو لەمسە ئیشکا لە شوێنی کیبۆردەکە. کیبۆردەکەش بە هەمان شێوە ئەنتیگرێتێکی تا ئیعازە نێرێت کە پەنجەتنا بە هەچ دوگمەیەەکە ئەو ڕقەمە لەیە کە تۆ مەبەستە. بەس بەدڵنیایەوە بەکارهێنانی لەمسەکە بۆ هاوڵاتیان زۆر ئاسانترە. بە تاکید ئەوە دیزاینێکی زۆر جوانە، چونکە ئەو کیبۆردە لەسەر شاشە نامێنێ، ئێستا بۆ بە ڕوویەکی سادەی یەک پارچە کە ئەمە شکڵێکی جوان ئەبەخشێ بە مۆبایل. کاکسۆران باست لەوە کرد کە ئەم مۆبایلانی ئێوە سەرەتا لە پلاستیک دروست کراوە پاشان بووە بە شوشەوە پاش چەند قۆناغێک بووە بە کانزا. بۆچی ئەو گۆڕانکارێتان کردووە؟ بەتاکی لەبەرەوەی شەریکە بەناوبانگەکان لە پلاستیکەوە دەستیان پێ کردووە، ئێمەش بووی دوانەکەوین لە ڕۆژگار لە پێشکەوتنی ئەم سەردەمە شەریکە بەناوبانگەکان پاشان کردویانە بە شوشە، ئێمەش بە هەمان شێوە بۆی دوانەکەوین لەوە کردومانە بە شوشە، پاشان کردو ئەوان کردویانە بە کانزا، ئێمەش کردومانە بە کانزا. لە ڕووی بەرگریەوە ئەم مۆبایلانی ئێوە تا چەنە بەرگە ئەگرێت بە تایبەتی لە ئەسنای کەوتنە خوارەوەیە؟ بەتەکی سەرجە مۆبایلەکان لە ئەنجامی کەوتنە خوارەوە ئەڕوشێت، شوختی تێبێت، بەتەکید ئەمانە ئاتیادیە لە ناو مۆبایلە هەبێت. بەڵام مهمەوەیە ئێمە لە ڕۆژگار دوانەکەوین لە کۆمپانیەکان لە دروستکردنی شەریکەکانی مۆبایل دوانەکەوین، ئێمەش بۆ شێوەیە لە سەرەتاوە لە پلاستیک دەستمان پێ کردووە، پاشان بە شوشە، پاشان بە کانزا. بەتەکی پلاستیکەکەش ڕووشان زیاتر تەسیری لێکە. شوشەکان بەکەوتن لە ئەنجامی کەوتنە شوشەکانشکێت. کانزاکان بەڵام باشترن لە پلاستیکیش و لە شوشەکان بەرگی کەوتن و ڕووشان و ئەم شتانە زیاترەکرێت. یەکێک لەو خاڵانەی کە زۆرترین سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕائکێشە بریتە لە دیزایانی ڕووکاری دەروی مۆبایل. ئایا لە شەریکەی ئێوە تا چەنە گرنگی بەم بوارە دراوە؟ ئایا هەڵتان ناوە وەرمنە هەموو ساڵێ یان چەند ساڵێک جارێک دیزایانی ڕووکاری دەروی مۆبایلەکانتان بگۆڕن؟ بەتەکی لەگەڵ شەریکە بەناوبانگەکانە ئێمەش شێوازی دیزایانی مۆبایلەکانمان گۆڕیوە. پلاستیک شێوازێکی زۆر جوانی نییە، بەڵام شوشە شێوازێکی جوانتری هەیە، ئێمەش گۆڕیمانە بە شوشە، پاشان کانزا ڕووکەشێکی زۆر جوانی هەیە، بۆیە گۆڕیمانە بە کانزا. سەبارەت بە چاکردنەوەی مۆبایلەکان ئایا ئێوە تا چەنە گرنگیتان داوە بە چاکردنەوەی مۆبایلەکانی خۆتان و جگە لە مۆبایل خۆتان مۆبایلەکانی شەریکانی تریش؟ بەڵێ بەتەکید ئێمە مارکەی ئەسێ زۆرترین مارکەی ئەسێمە لای پارچەکانیمان لا دەسەکەوێ، بۆیە ئامادەین وە زەمانیشمان هەیە ئامادەین سەرجەم مۆبایلەکان ئەوانی کە کێشەیەکی مشکلەیەکی پارچەیەکی نوقسانە
ئێمە هەموو پارچەکانی لامان دەسەکەوێت لە کۆمپانیای ئەسێ ئەتوانین بیگۆڕین یا ئەگەر پێداویستیەکی هەبێ ئەتوانین بە هاوڵاتیانی بێت. ئەنجگەل لەوەی کە ئێوە ئامادەن بۆ چاکردنەوەی مۆبایلی شەریکی خۆتان و ئامادەن لە هەمان کاتە مۆبایلەکانی شەریکانی تریش چاکەنەگە هەر خەرلیان هەر سیانەکردنێکی بێ بەتەکی سیانەکردنی مۆبایلەکانی تریش لە شەریکە ناوبانکانەوە هەتاوەکو شەریکەکانی تریش ئێمە زۆربەی پارچەکانی لامان دەسەکەوێ و ئەندازیاری باشیشمان لایە بۆ چاکردنەوەی سەرجەم مۆبایلەکان. بەڵێ بە خۆشحاڵیەوە کۆمپانیای ئەسێ جارێکتر براندێکی تازی خستە بازاڕەکانی کوردستانەوە ئەویش مۆبایلی ئەسێ Q6 مۆبایلی ئەسێ Q6 جیاوازتر لە مۆبایلەکانی تری ئەسێ بە چەند ڕەنگێکی جیاواز و هەروەها زیاتر پەرەبێدانی لە ڕووی هاردوێر و سۆفتوێرەوە کامێرای دەبڵ کامێرایە 13 مگاپیکسل و هەروەها کامێرای سێلفی 8 مگاپیکسل پاشان ستۆرجەکەی 32 گیگایە ڕامەکەی 3 گیگایە پاترێکەشی 2800 میلی ئەمپێرە و هەروەها سێ ڕەنگی هەیە پەمەیی کاڵ واتە ڕۆزگۆڵ و هەروەها گرەی خۆڵەمێشی ئەمە دوو ڕەنگ هەروەها ڕەنگێکی تریشی گۆڵد واتە ڕەنگی ئاڵتوونی ئەوەی جێی دڵخۆشیشە زیاتر بۆ کڕیارەکانمان بوونی فرۆشتنێتی بەقیست لەم قەیرانەیە و هەروەها لە چەند ڕۆژی ڕابردووە فرۆشێکی زۆری هەبووە لە کۆمپانیاکەمان و لە دەرەوەی کۆمپانیاکەشمان. ئێمە وەک بەشی دەستی دوو لە کۆمپانیا ئەسێواتە مۆبایلی بەکارهاتوو چەندەها جۆر مۆبایلی بەکارهاتوومان لا دەست دەکەوێت کە زۆربیان ئەمریکی و ئەوروپین سەرجەم براندە بەناوبانگەکانی وەک ئەپڵ، سامسۆنگ، HTC، LG و لامان دەست دەکەوێت بەلەوبەر چاوگرتنی ئەم باردۆخی کە ئێستا ڕووی لە هەریم کوردستان کردووە نرخەکانمان گونجاون و قرارێکی جۆری سەردانمان دەکات. هۆکاری دروستبوونی ئەم بەشان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە قەیران ڕووی لە هەرێم کردووە و هۆکارە بۆ ئەوی هاوڵاتیان پەنابەر نەبەر مۆبایلی بەکارهاتوو لەبەر ئەوەی کە مۆبایلی بەکارهاتوو نرخەکەی کەمترە و گونجاوترە بەراورد بە مۆبایلی لۆ. کاک دیلمان ئەمەوێ باسێک لەم بەشەم بۆ ئەم بەشی ئێوە لە چی پێک دێت؟ ئێرە بەشی ئەکسوارەتی کۆمپانیای ئەسێ لێرە لەم بەشە کراوانمان ئەتوانن هەچ پێداویستیەک بۆ مۆبایلەکانیان ئەتوانن بەدەستی بێنن وەکو لەزگەی شاشا وەکو کێبڵ وەکو کەڤەر وەکو هەچ بابەتێکی تر کە بۆ نمونە بۆ پارێزگاریکردنی مۆبایلەکە بێ یاخود بۆ ضرورەتی مۆبایلەکە بێ ئەتوانن لێرە لەم بەشە بەدەستی کرد. ئەو پارچانی کە ئێوە لێرە ئەیدەن بە هاوڵاتیان ئایا تا چەنە کوالیتی چاکە ینی بەرگەی ئەوە ئاگرێ بۆ منیم کەفەرێک لێرە ئەبەم ئایا ئەو کەفەرە ئێوە تا چ زەمانێکی ڕاستە لەوانە ڕووی سعر و سعرێکی کەمی هەبێ بەس ئایا ئێوە لێ لەم بەشە شتێکی واتان کرۆ بۆی باشترین
کافەریان بۆ باشترین ئەکسسوارات بدەن بە هاوڵاتیان ئێمە گو بەشەکەی خۆمان بۆ دابینکردنی پێداویستەکان سەر جەمکاڵەکانمان کە هەمانە ینی ئەتوانین بڵین لە ئاستێکی زۆر زۆر باشە ینی کوالەتەکەی زۆر زۆر کوالەتێکی باشە و بە شێوەیەکی گشتی کرارەکانمان لە کوالەتەکانی رازین و هەتاوەکو ئێستاش توانیمانە ئەو کاڵایی کە بۆ نمونە ئەسڵی بێت یاخود ئۆرجینال بە هی کارتۆنی بۆ نمونە کێبڵێک هەیە ئەم کێبڵە ئەتوانین بەکاری بێنی چونکە کێبڵی کارتۆنی مۆبایلەکەیە ئێمە کاتێک کە کێبڵێک ئەسڵی بێت دی کارتۆنەکە بێت یاخود هەز بابەتێکی تر کە ئەسڵی بێت دی کارتۆنی مۆبایلەکە بێت لۆگۆی خۆمانی لێین لۆگۆی ئەسێ ئەین لە بابەتەکە ئەمە دڵنیاییکی تەواو بۆ کڕیار کاتێک کە هێت بۆ ئەشەیەک لە ئێمە ئەکرێت ئەشەی ناو کارتۆنەکە بێ ئێمە لە ڕێگەی ئەم لۆگۆیەوە کە ناوی خۆمانی لەسەرە پاڵپشتێکی تەواوگەین بۆ کوالەتی شمەکەکەمان ئاین تەواوی ئەو سەراتانی کە بۆ مۆبایل ئەشێ و ئەگونجێ لێرە لایەوە دەسەکەوێت هەر چیەکرد بوێت هەر چێکرد بوێت لە بابەتی ئێکسوارە لە بابەتی تاواکردنی مۆبایل لای ئێمە دەست ئەکەوێت بە دڵنیاییەوە لە بچووکترین شتەوە هەتاوەکو گەورەترین شت بەس من شتێکی تریژە بێن جگە لە مۆبایل ئێوە ئایپادیش ینی ئەکسۆراتی ئایپادیشتان لێرە دەسەکەوێت بەڵێ بەڵێ ینی سەرجەم ئێکسوارەتەکان سەرجەم پێداویستەکانی مۆبایل تابلێت ئایپاد هەرچێکی ترت بوێت ئەنی هەرچێکت بوێت لە بواری تەکنەلۆژیایە لە بەشەکەی ئێمە لە بەشی ئێکسەوارات ئەتوانین دەستکەوێت توانید ینی فراهەمە سەرجەم شتەکان لای ئێمە دەست دەکەوێت بەس یەک شتی تر هەیە لێرە مەسەلەی ئەوەی کە ئەم کەفەرانیان بۆن ئەم پارچانە ئەسڵ و عادیان هەیە ئێوە هەردوو بەشەکەتان لا دەسەکەوێت بە هاوڵاتیان ئەڵەن کە ئەمە بۆ نمونە پارچەیەک بدەن بە هاوڵاتیەک ئەمە عەسڵیان عادیە شتەکانمان وەکو پێم وتی لەسەردا شتەکانمان بە شێوەیەکی گشتی کوالەتی بەرزە کوالەتی باشە بەڵام کاتێک کە تۆ لە بازاڕیت ئەکرێت احتیمال هەیە شتێکت هەبێت تۆزە کوالەتی نزمێ بەڵام بەڵێ طبعا لە کاتی پێدانە کاتێکە مشتریەک داوای شتێکەکە کە بۆن کوالەتی لە ئۆرجیناڵەکە نزمتر بێت بەڵێ پێڵین ئەڵین ئەمەمان هەیە بەڵام لە ئۆرجیناڵەکە کوالەتی کە بە دڵنیای بۆ پرسیارەشم کرد ینی کۆمەڵی خەڵک هەیە ئێستا لە مەزعایە کوردستانی خۆمان لە ڕووی ئابووریەوە یعنی لە ئاستێکی زۆر خراپدا ینی هاوڵاتیان ئەگەڕێن بۆ شتی ینی شتێکە سعرەکەی کەمە مە بەسم ئەوە بوو ینی هەندێک هاوڵاتیە بۆنە بە دوای ئەوە ناگەڕێک کوالیتی باش بە دوای ئەوەگەڕێک کە سعرێکی مناسیبیان کەمی هەبێت بەڵێ کۆکم لەگەڵ قسەکەتا کاتێک بۆ منە مشتریەک هێت بۆ لای مەکرارێک هێت داوای ئەوەکە بۆ منە شتێکی دەستکەوێت بە نرخێکی کەمتر طبعا تۆ ئەبێ هەت بێت لەبەر ئەوەی بۆ منە ئێمە هەموو نوعێک ڕومانتی ئەکات تەنها نوخبەیەک مشتریمان نییە کە بۆ منە هەمانە هێت بەس داوشتی ئۆرجیناڵەکە هەمانە هێ داوای شمەکی وەسەط ئەکا هەشمانە هێت بۆ منە پێمان ئەڵێت شمەچێک مەوێت کە بە نرخێکی کەمتر بێت لەبەر ئەوی کە دەستکەوێت لەبەرەوە ئێمە کۆمپانین ئەبێت هەموو لیڤڵەکانمان لابێت ئەی نابێت تەنها بۆ وابەستە بین بۆی کە شتەکانمان بەس ئۆرجیناڵ بێ یاخود شتەکانمان بۆ وەسەط بێ یاخود ئەوە ئەبێت لە هەموو لیڤڵەکان هەمان بێت کاک دیلمان لێرە ئێوە ئامێرانای کە وەک ئەکسۆراتێ بە هاوڵاتیان ئەفرۆشن ئایا تەنیا بە تاک ئەیفرۆشنیان ئێوە بە کۆش و بە جوملە هەتانە ئێمە وەکو بەشی ئەکسوارەتی کۆمپانیا بەڵێ هەم ئیش لە مفرەدا ئەکەین هەمیش لە جوملە وەتا بە تاکیش ئەفرۆشین و بە جوملەش ئەفرۆشین کۆمەڵێک مشتریمان هەیە کە لە ناوی شار و لە دەرەوەی شار ینی هێن ئەشیالای ئێمە بە کۆ ئەبەن بە جوملە ئەبەن بۆ ئیسفادەی لێ بکەن بۆ فرۆشتنەوەی خۆیان بە شێوەیەکی گشتی بەڵێ ینی بەشی فرۆشتنیشمانێ و سواز بخوا کۆمەڵێک مشتری زۆریشمان هەیە کە بە جوملە هێت لامان ئەبەن ئەی وەکو مەسەلەی بێکارەبایی لێرە بەڵێ ئایا هیچ بەدیلێکتان هەیە بۆ ئەوە ئێمە وەکو بەشی ئەکسوارەتی کۆمپانیای ئەسێ بەڵێ پاوەربانکمان هەیە لە بچووکترین کاپاسیتی پاوەربانکەوە هەتاوەکو زۆرترین کاپاسیتی و نەوەک بەس بە موبایل هەمانە بەڵکو بۆ ئینتەرنێتیش هەمانە کاتێک وەکو جەنابەت فەرموود لە مۆزەی بێکارەباییە خەڵکانێکی زۆر ڕۆژانەیە سەردانمانەکەم پرسیارەوەمان لێکەن ئایا ئەتوانین پاوەربانکێکمان دەستکەوێت یاخود تاقەیەکمان دەستکەوێت بۆ ئەوەی کە گۆڕانێتەکەمان یاخود تیشکنێتەکەمان یاخود نازانم هەچ ئینتەرنێتێکی تر کە بەکاری ئێن لە ماڵەوە بتوانین بۆ ئیسفادەی لێ بکەین لە کاتی بێکارەبای یاخود لە کاتی کارەبابڕانە ئینتەرنێتەکەمان قەتع نەبێ بەڵێ ئەوەشمان لا دەست ئەکەوێت ینی بە شێوەیەکی گشتی خەزنکەری کارەبامان هەیە کە ئەتوانین ئیسفادەی لێ بکەیت لە کاتی بێکارەباییە مۆبایلەکەت یاخود ئامێرەکانی ماڵت پێشان بکەیتەوە
کاگڕێڵ وەگەزانین لە زۆربەی زۆری کارگەکان و زۆربەی زۆری کۆمپانیەکان بەشێکی پێوترێ مەینتێنانس واتە بەشی سیانە و چاکردنەوە لە کۆمپانیای ئەسێ تا چەنە گرنگی بەم بەشە دراوە بەڵێ لە هەموو خۆی کۆمپانیایەکی بواری تەکنۆلژیای مۆبایل و یان کۆمپیوتەرە بەشی سیانە دڵی کۆمپانیاکەیە بۆچی هەر مۆبایلێک کە عاتڵە بێ خۆتەزانین مۆبایل قابلی تێکچوونە یان کۆمپیوتەر قابلی تێکچوونە هەموو موادێکی کارەبایی یان ئەلکترۆنی قابلی تێکچوونە ئەگەر شوێنێک نەبێ بۆ چاکردنەوەی ئەم پارچانە کەواتە ئێمە تەلەفمان زۆر ئەبێ ئێمە مۆبایلی خراپبوومان زۆر ئەبێ لە کاتێکا کە هەنێک مۆبایل هەیە بە چاکردنەوەیکی بەسیط مۆبایلەکە بۆ ئەبێتەوە بە مۆبایلەکەی جاران یان بە گۆڕینی پارچێک لە پارچەکانی مۆبایلەکە بۆ تەبێ تۆ بە مۆبایلەکە و بەکارێنی تو ڕۆژانەی شکاری خۆتی پێەکەی بەڵام ئەگەر لە کۆمپانیاکانە ئەم بەشە نەبێت یان ئەم بەشە بەشێکی زۆر چالاک نەبێ جێگۆکو چۆنەڵی مۆبایلەکانی دەستی خەڵک هەمووی ئەبێ بە تەلەف و ئەبێ بە خراپ بوو بەڵام ئەم بەشە بەشێکی گرنگە لە هەموو کۆمپانیایەکی بواری مۆبایلەوە هەروەها لە کۆمپانیەکەی ئێمەشە زۆرترین گرنگی دراوە بە بەشی چاکردنەوە چونکە هەم چاکردنەوەی مۆبایلەکانی خۆمانی تیا ئەنجامەدرێت کە ئەسیەکانە لە کیوەکە و تاکو و کیو6 و مۆبایلە زیرەکانمەوە مۆبایلەکانی تریشمان کە بە کیبۆرد و مۆبایلی زیرەگنین ئەوانەشی تیا ئەنجامەدرێت زۆرترین گرفتی مۆبایل کە یە بۆ لایەوە چاکردن بۆ ئەم بەشە بە مەینتێنانس زۆرترین گرفتی مۆبایل چیەکەیە بۆ لایەوە هەموو گرفتێک ڕوومانتیەکە بەڵام زیاترینیان شکانی شاشەیە جامبوونیان کەمترە بەڵام شکانیان زۆرترە چونکە ئێستا مۆبایلی زیرەکانی ئێستا لە ڕووی شاشەوە قەبارەیان گەورەیە لە کاتی بەرکەوتنی زەبرێکایان بەربوونەوەیەکایان هەر شتێکی بەربکەوێ مۆبایلەکە لە پێش هەموو شتێکەوە شاشەیان ئەشکێت لە کاتی شاشەشکانە مەجبورە بێ یان شاشەی بۆ گۆڕی یان شوشە گۆڕین هەیە لە بواری سەبارەت بۆ کارمەندانی کە لە بەشی مەینتێنانس ئیشەکەماتە بەشی چاکردنەوە ئایا کەسی ئاساین یان بۆ نمونە شەهادەیە شارەزاییان هەیە لەو بوارەیە بەڵێ خۆی کۆمەڵێک جۆر کارمەند لە بەشی سخانە ئیشەکە هەنێک کارمەندمان هەیە بەس کارمەندی وەرگرە ئەم کارمەندانە ئەبێ تەعاملیان لەگەڵ کڕیارە باش بێت و شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ کڕیارە ئەوە نەخۆش بێت کە کڕیاری دەرەوە ڕایکێشین بەلای خۆمان خۆیان حەزکەن بێن بەلای ئێمە مۆبایلەکانیان چاککەنەوە بەڵام جۆرە کارمەندێکی تریشمان هەیە پێش ئەوەی وەستاکانمان ئەندازیارەکانمان مۆبایلەکان چاککەنەوە ئەمان لێرە خۆیان بۆیان فەحسەکەن مشکلی مۆبایلەکە هەر جۆرێک بێ لە پاتری گۆڕین لە شۆرتی سەر مۆبایلەکەت ئەمان ئەو کارانیان بۆ ئەنجامەدەن بۆی ئەوە کڕیارەکە کەیەتە کۆمپانیای ئێمە زانیاری هەبێ لەسەر ئەوەی سبینێتەوە مۆبایلەکەی بۆ چاکەنەوە چی بۆ چاکەکەنەوە ئایا پارچی بۆ ئۆگۆڕن یاخو شۆرتی بۆ چاکەکەنەوە یان قەتعێک لەسەر خەریتە هەبێ بۆی ئەەکەن هەنێک چاکردنەوە تەنیا بە پارچە گۆڕینە بەڵام جۆرێک لە چاکردنەوەی مۆبایل تەنیا ئەوەیە کە شۆرتی هەیە و شۆرتەکان لا ئەبەنیا قەتعێک لەسەر خەریتە هەیە ئەوانە ناهێن گرنگتریش لە مەینتێنانس بردێت لە زەمان ئایا بۆ نە کەسێکەیەتە لای ئێوە بۆ نە مۆبایلێک چاکەکە دوای چاکردنەکە هیچ زەمانێکێدەن بەو کەسە بۆ ئەوەی ئەو کەسە تەکید بێتەوە لە چاکی مۆبایلەکە جوان بۆی چاکراوە بەڵێ لە بەشەکەی ئێمە دوو جۆر زەمان هەیە زمانێکیان هی ئەوەیە کە ئێمە مۆبایلەکانی خۆمان کە ئەیان فرۆشین بە زەمان ئەیان فرۆشین تاکو کیو6 هەموو کیوەکانی تر زمانی 12 مانگی لەگەڵا بوو بەڵام کیو6 ئێستا زمانی 13 مانگی لەگەڵایە 12 زائید یەک زمانی ئەم مۆبایلانە لای خۆمانۆکو پێشتر پێموتی هەموو هینێکی هەموو پارچێکی دەستەکەی و بە زمانیش بۆی چاکەکەینەوە شاشەیەکی عەتەڵ ئەبێت نەکشکان شاشەیەکی مەخسەر لەم سیتێگە چێ شاشەکەی شۆرتێک دروستە بێ ئەمانە ئێمە خۆمان بە زەمان چاکیکەینەوە بەڵام جۆری دووەم زمانی دووەمیان ئەمێنێتەوە ئەو هاوڵاتیانەی کە ئێن لێرە لای ئێمە شاشەکە مەخسەر بۆی چاکەکەینەوە یان قەتعێکی سەر خەریتەی بۆ لا ئەبینیان پاتری بۆ ئۆگۆڕین هەموو ئەم ئیشانەی کە بۆیان ئەەکەین بە زەمان بۆیان ئەەکەین لە کاتێکا کە زەمانەکەی ئێمە لەگەڵان بۆ مۆبایلێ کەسێک بێ بۆ لای ئەوە شاشی مۆبایلەکەی شکا بێت بەپێی جۆری ئیشەکەی بۆی ئەەکەین و بەپێی عەتەڵی مۆبایلەکەیەتی ئەگەر زمانی شاشە بوو یان گۆڕینی شاشەکان بوو 24 ساعت بۆ هەنێک مۆبایل 48 ساعتی بۆکەین کە دوای ئەوە ڕێنماییان پێ ئین زمانی ئێمە چۆنچۆنیە بۆی نەک مۆبایلەکە خراپ بەکار بێت و دوایش هەر لەسەر زمانەکە حساب بێنە
بەڵام زمانی پارچەکانی تر بۆ نمونە پاتریە بۆ نمونە قاعدی شەحنە یان ئەنتیگرێتی شەحنەکانە ئەنتیگرێتی پاتری ئەنتیگرێتی تەڵچەکەیەتی لەمسەکەیەتی ئەمانە جۆرێکتر زمانیان بۆ ئۆکەین یاخود ئەگەر مۆبایلێک هاوت تەڕ ببوو باشە ئاوی تێبچوو بوو ئەمە قەتێک مەخسە شۆرتێک دروستەکە لەسەر خەریتەکەی ئەگەر ئێستش بۆی چاکەینەوە لەوانەیە واریدە بۆ ڕوویانەوەی هەمان شۆرت ئەوانە جۆرێکتر زمانیان بۆ ئۆکەین ناکرێت ئێمە هەموو زمانەکان وەکو یەک بیکەین چونکە بۆ هاوڵاتیش باشتر بۆ خۆشمان لاینی زمانەکەمان سەحیترە بێت. کاگاری ئێمە زانیمان پارچەکانی مۆبایل چۆن دروست ئەکرێت ئێمە پارچەکانمان هەیە ئایا بەهۆی چی و ئەم پارچانە ئەکەوێتە ئیژ و تەجمی ئەکرێ و ئەو مۆبایلەمان دەستەکەی کە ئێمە ئێستا بەکارێنین بەڵێ لە ڕووی پارچەوە ئەو پارچانی مۆبایل کە پارچە ئەساسیەکانن هەموو ئەم پارچانە لەسەر بۆردێک ئەبەسترێت کە پێوترێ مەزە بۆرد تایبەتە بە مۆبایلەکە هەموو پارچەکان ڕەبتەکرێن لە ڕێی شێڵد و ئەو هینانی کە ئەبەسترێت لەسەر بۆردەکە دواتر کە بەسترا لە ڕێی پاتری و LCD-ەکەیەوە ئەمانە تەجمی ئەکرێ و هەمووی لە شەریکە تەبعاً هەمووی ئەبێتە مۆبایلێک دواتر لە ڕێی کۆمپیوتەرەوە سیستەمی لێدرێت سیستەمی مۆبایلەکە ئیتر هەر یەکەوە بەپێی جۆری مۆبایلەکە سیستەمی مۆبایلەکە بڵێن ئەندرۆیدە و iOS و بەشەکانی ترە کاتێک کە سیستەمەکەی لێدرا دوای ئەوە چێک ئەکرێ لەلایەن پرۆگرام سازەکانەوە چێکی هەموو بەشەکانی مۆبایلەکە ئەکرێت لە ڕووی شەبەکەوە لە ڕووی شەحنەوە لە ڕووی هەموو جۆرەکانی کەیەوە دواتر بەشی تەکنیشیمان هەیە لە بەشی تەکنیکەکە چێکی پارچەکانی کێ ئەکرێتەوە بزانن هیچ کێشەیەکی هەیە مەشاکیلێکی هەیە و دواتر ئۆکەی کە فینیش مەزبوط بوو ئەخرێتە بەردەم بەکاربەر. ئەی بەنسبەت گەربەینەوە بۆ کوردستان و بۆ ئەم شەریکەی ئێوە تۆ لێرە چ پرۆگرامێک بۆ مۆبایل دائنیت؟ بەڵێ لە ڕووی پرۆگرامەوە مەسەلەن ئەگەر بینە سەر باسی ئەسەکە پرۆگرامی بڵین مۆبایلی ئەسی خۆمان کاتێکە لە شەریکە تەجمی ئەکرێت و ئەبەسترێت دێتەوە لای ئێمە لێرە تەمان پێشتر چێکمان کردووە نمونەمان هەیە هەموو بەشەکانی چێکەکەین و پرۆگرام شتەکەی هەمووی بڵێن بەشی پرۆگرامەکەی چێکەکەینەوە دواتر کە چێکمان کرد بەرنامۆشتەکانی بۆ داوازین ئەوەی کە لە ڕێی کۆمپیوتەرەوە سیستەمی لێینەوە ئەخرێتە بەردەم بەکاربەر و بەکارێنرێت. مەبەستمە بپرسم ئێوە بۆ منە چەند بۆ منە چ ئەو مۆبایلانی کە تۆ یەن بۆ لای تۆ بە زۆری چ پرۆگرامێکیان بۆ دائنیت؟ وەکو بەشی بەرنامەکە من لە بەشی بەرنامەم ئەو مۆبایلانی کەیەن زیاتر مەسەلەن یەت کێشەی هەیە مۆبایلەکە لە ڕووی سیستەمەوە مەسەلەن شەحنیدا ئابەزێت یان کێشەی شەبەکەی هەیە ئێمە پرۆگرامی بۆکەینەوە لە ڕێی کۆمپیوتەرەوە یاخود یەت مەسەلەن مۆبایلەکەی زمانی تیانە زمانی عەرەبی ئەوێت یا زمانەکانی کەی ئەوێت ئێمە لە ڕێی کۆمپیوتەرەوە زمانەکانی بۆ داوازێنین ئەم جۆرە کێشانەیەتە لامان یان بۆ نمونە مەجموعەی پرۆگرامی ئەوێت ئیتر بەرنامە سۆشیالەکانە وەکو ڤایبەر و بەشەکانی تر یان گەیمی ئەوێ ئەمانە هەمووی لای ئێمە هەیەت و بۆی ئینەکەین ئامادەکەین. ئێمە مۆبایلەکە ئەوەی کە پێویست بوو لە شەریکە دروست کرا یەتە ناو کوردستان ئایا ڕاستەوخۆ ئەو مۆبایلی کە لە شەریکەکە دروست کرا یەکسەر بە هاوڵاتیان ئەفرۆشتە یان نا لە شەریکەی ئێوە بۆن منە پرۆگرامی نەکرێ پاشانە درێ بە هاوڵاتیان و ئەفرۆشرێ؟ بەڵێ وەکو مۆبایلی ئەسێ کاتێکەیەتە لای ئێمە لە ڕووی تەکنیکیەوە چێکی هەموو مۆبایلەکە ئەکرێت هەمووی تاقیەکرێتەوە دوایەوەیەتە لای ئێمە بەشی بەرنامە سیستەمی لێینەوە و ئەپدێتی تازەی بۆکەین چێکی تەواویەکەین و دواتر ئەخێنە بەردەست بەکاربەر. وەکو بەشی پرۆگرامین لێرە ئێمە بەشی پرۆگرامینەکەین جۆکەرەکەین عەرەبیەکەین ئەپدێتی مۆبایلەکانەکەین زۆر مۆبایل لە ئەوروپاوەیەت لێرە سیم ناخوێنێتەوە ئەبێ ئێمە هەڵسین بە جۆکەکردنی ئەم مۆبایلانە بۆی لە کوردستان ئیش بکەن یان ئەنلوکی بکەین بۆی
سیمی کوردستان بخوێنەوە. دواوە ئێمە عەرەبیکردنمان هەیە، خەڵکەیە بەس تەنیا زمانی عەرەبی بەکارهێنێ، عەرەبیەوێت، مەجموعەیەک ئەوروپیە بە زمانی ئەوروپیانەوێت، هەیە زمانی فارسی ئەوێت، ئێرانیەگێت بە ئێماڵێ پێویستم بە زمانی فارسیە، زمانی فارسی بۆ دابەزین. تورکێکیە بۆ لای ئێمە پێویستی بە دابەزانی زمانی تورکیە. دواوە مۆبایلەکان هەموو مۆبایلێک بەعام ئەندروید و iOS، ئایفۆن و ئەپڵ بێت یان ئەندروید بێت، HTC بێ، هواوی بێ، هەج مۆدێلە بێ، پێویستی بە ئەپدەیتی تازێ. ئێمە لێرە ئەپدەیتیان بۆ ئۆکەین، ڤێشنەکانیان بۆ ئۆگۆڕین، هەیە ڤێشنەکەی بەرز بۆتەوە، لە من لەبەرەوەی بەمە ڕانەهاتوم بە کۆنەکە ڕاهاتوم بۆی ئەجێڕینەوە بۆ ڤێشنە کۆنەکە. هەیە هەر ڤێشنی کۆنە ئەڵێ من ئەمەوێ تازەیکەم. یعنی بەش ئیشی ئێمە لێرە لە پرۆگرامینە ئەمانەیە. یەکێکی تر لە بەشەکانی کۆمپانیای ئەسێ بەشی کامێرەی چاودێریە، ئەویش چەند کارێک لە خۆیگرێ، بەشی سیستەمی سکیوریتی، سیستەمی فایرفایتین، سیستەمی ئەلارمین کە ئەمانە هەمووی بۆ زۆربەی دام و دەستگاکان دای ئەمەزرێنین و ئیشیان بۆکەین کە ئەمە زۆر لەم کاتایەسە زۆر زەرورە بۆ پارێزگاری ماڵەکانمان، بۆ پارێزگاری دام و دەستگاکانمان، کۆمپانیاکانمان. بەگشتی بۆ زۆربەی شوێنەکان ئێمە کارمان کردووە، کاری زۆر باشمان کردووە، چەند ستافێکی زۆر لێهاتووی شارەزامان هەیە لەو بوارەدا کارەکەن کە هەموو خاوەنی بڕوانامەن لە دەرەوەی هەرێم ڕوانامەیان بەدەستێناوە، زۆر شارەزان زۆر بە باشی کارەکان ئەنجامەدەن. وارەوە ئێمە بریکاری سەرکی ئەنتەرنێتیشین، خزمەتگوزاری ئەنتەرنێتین، ئەویش ئەنتەرنێتی تیشکنێتە کە ئێستا بە سیستەمی 4G ئیش دەکات لە پارێزگای سلێمانی و دەوروبەری و بە ئیداری ڕاپەڕین و گەرمیانیشەوە. ئێمە وەکو بەشی ئۆنلاینی کۆمپانیای ئاسێ هەڵەسین بە پیشاندان و نمایشکردنی هەموو کاڵانێک کە لەناو کۆمپانیای ئاسێ دەستەکەوێت یاخو کاڵایەکی تازەیە لەناو بازارەکانی هەرێمی کوردستانە، ئێمە هەڵەسین بە پیشاندانی وێنەیەکی ئەم کاڵایە لە ئۆنلاینە و شێوازەکانی ئۆنلاینی ئێمە بریتە لە وێبسایتی ئەسێ، وێبسایتی تایبەتی خۆمانەیە وەکو کاری ئۆنلاینی بۆ فرۆشتنی کاڵاکان و لە ڕێگەی پیجی تایبەتی کۆمپانیا ئەسێوە لە فەیسبووکە و لە ئینستاگرام و لە سناپچاتی شە هەموو کاڵاکان پیشانی خەڵکەین و بینەرمان زۆرە لە ناو ئۆنلایندا و بە خۆشحاڵیەوە بەشی گەیاندنمان کردە بەبێ بەرامبەر بۆ ئەو هاوڵاتیانە بۆ ئەو خەڵکانی یاخود ئەو کڕیارانەی کە لە ئۆنلاینەوە کاڵاکانمان داواکەنی ئێمە بەبێ بەرامبەر ئێگەینە دەستی و هەروەها ڕۆژانە هەموو ئەو کاڵانەکەین بۆ کۆمپانیا ئەسێ عەرزی تایبەت واتە ڕیڤیو تایبەتی ئەەکەین بۆ کاڵاکان بە شێوەیە کە
ڕووکاری کاڵاکانی شەمبە شازەکانی پێشانبار بۆ چەند مۆبایل بۆ کاردێت بۆ ئەکسپاراتمان هەیە کە ڤەرێکی تازەیەت کە دەست ناکەوێت یاخود ئەو کڕیارانەی کە هێنە ناو کۆمپانیاوە کاتێک داوای کاڵایەکە کەن ئێمە هەڵەسین ئەو کاڵایە پەخشەکەین بە کڕیارەکانمان ئەڵێن بەڵێ ئەمەی کە دوێنێ داواتە نەکرد لە کۆمپانیا بەردەست نەبوو ئەمڕۆ بەردەستە ئێوەتوانن سەردانی کۆمپانیا ئەسێ بکەن بۆ کڕینی ئەو کاڵایە کە ئەتانەویست. کاگڕەهێڵ ئێوە تا چەنە خەڵک دڵنیاکەنەوە کە سەرجەم پارچەکانی مۆبایلەکەی خۆتان لەم شەریکە لەلا دەستەکەوێ؟ بەڵێ ئێمە بۆ هاوڵاتیانیش کە هەر مۆبایلێک لای خۆمان دروستیەکەین لە Q1 تا Q6 کە ئێستا حالێن بەردەستە هەموو پارچەیەکی لای ئێمە دەسەکەوێت لە شاشە لە پشت لە خەریتە هەموو پارچەکانی تری بەبێ جیاوازی ئێمە یەدەگی پارچەمان زۆر زۆرە بەپێی عەدەدی دروستکرا و پارچە زۆر لەوە زیاتر دروستەکرێ بۆ ئەوەی کە هیچ هاوڵاتیەک سەردانی ئێمە نەکات و پارچەکەیمان لەلا دەست نەکەوێت لە مۆبایلە هەرە کۆنەکانمان کە زۆر پێش ئێستا دروستمان کردو چەند ساڵی ڕابردوو پارچەیمان لەلا دەستەکەوێت بەبێ جیاوازی تەنها ئەو هینانەمان نییە ئەو پارچانەمان نییە کە زۆر زۆر زەرورە و مەخسەوەکو پاتریکە زیاتر بەکارێت وەکو شاشەکە زیاتر تۆ لە کاتی بەکارهێنانی هاوڵاتیە زیاتر شاشە ئەشکێ یان پاتری بەهۆی خراپ بەکارهێنانەوە تۆ پاتریەکان سەقەتە بن بەڵام ئێمە زیاد لەوانش پارچەکانی تریمان لەلا دەسەکەوێت ئەمە شاشەی Q4 ئەمە شاشەی Q5 ئەمە پشتی Q4 ئەمە پشتی Q5 ئەمە قاعدەی شەحنی Q5ەکانمانە ئەمە شەڵی شەحنەکانیاتی ئەمە بوزەرەکانیان جەڕەسەکەیەتی ئەمە سەماعەکانیەتی ئەمە با کامێرەی پشتەوەی Q4 و Q5ەکانمانە لە هەموو پارچەکانی ئەسیەکان مارکەی ئەسێ ئێمە یەدەگێکی زۆر زۆرمان هەیە پاتری ئەوە نەمان هەیە گە تاکو 5 ساڵی تریش لە سەری دروستکەینەوە هێشتا پاتری پێویستمان هەیە بەشی کڕیارەکانمان من لێرەوە لە کەناڵەکەی ئێوە هاوڵاتیان دڵنیا ئەکەمەوە کە ئەو هاوڵاتیانانی مۆبایلی ئەسێ بەکارهێنن دڵنیا بن لە کۆمپانیای ئەسێ ئێستش و لە داهاتووشە هەر پارچێکیان پێویست بێت لە هەر مۆدێلەکانی کی و ئەسێ هەمووی لەلای ئێمە دەستەکەوێت و بەبێ جیاوازی لە هەموو جۆرە پارچەکانی پلانی داهاتووی ئێمە بریتێلەوەی براندەکەمان بکەین بە براندێکی جیهانی و ڕکابەری پێ بکەین لەگەڵ براندە جیهانەکاندا کە ئێستا سوپاس بخوا بە شێوێکی بەرچاو چوونەتە پێشەوە هەروەهاکردنەوەی لق لە سەرجەم شار و شارۆچەکانی کوردستان و زیاترکردنی خزمەتگوزاری و سێرڤسمان بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی هەروەها دابینکردنی هەلی کاری زیاتر بۆ گەنجانی وڵاتەکەمان و بەرەو پێشبردننی وڵاتمان شانازیەکی گەورە لە بواری تەکنۆلۆژیادا مۆبایلی ئەسێ مۆبایلێکی کوردی و بۆردێکی تایبەتی لە وڵاتی تایوان و شاشەیەکی زۆر تایبەت لەلایەن وڵاتی یابانەوە بۆ دروستکرا و کواڵەتی کامێرەکەی لەلایەن کۆمپانیای بەناوبانگی سۆنیەوە بۆ کرا وکردنەوەی مۆبایلەکە لەلایەن سکانی پەنجەمۆری خاوەنەوە ئیش دەکات مۆبایلی ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE